بینەرانی زێدە عزیزم ئەم کاتتان باش من یادگار فایقم ئەم شەو بۆ یەکەم جار لە خزمەتتانە ئەبم بە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی یەکەم ئەڵقەی باسی ڕۆژ لە وەرزی نوێدا. لە باسی ڕۆژی ئەم شەودا تاوتوێ و شەنوکەوی دوو تەوەرەکەین. تەوەری یەکەم لە شاری سلێوانیەوە میوانداری سیاسەتمەدار و چاودێری سیاسی دکتۆر دڵشاد عەبدوڕەحمانەکەین بۆ قسەکردن لەسەر دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان. هاوکات باس لەواکەین کە دەوترێت لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان سەرقاڵی ئامادەکردنی پرۆژە یاسایەکن یاخود پرۆژەیەکن بۆ ئەوەی بتوانن لایەنەکان یەک بخەنەوە و کۆتایی بە ململانیەکان بێنن. هەر ئەمڕۆ لە شاری هەولێر لە سەر ئاستێکی باڵا بڵین ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کۆبوونەوە بۆ ئەوەی بگەن بە بڕیارێک کە تیایدا بتوانن کێشەکان چارەسەر بکەن. بۆ ئێستا من زیاتر لە پێشەکێکی باس ناکەم، هەوڵەدەم پرسیارەکانم لە دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان بکەم کە لە سلێمانیەوە لەگەڵمانە. دکتۆر دڵشاد ئەم کاتت باش، پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم. هەموو لایەنەکان بە پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، بزوتنەوەی گۆڕان، یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی، هەموو لایەنەکان ئەڵێن پێویستە کێشەکان چارەسەر بکرێت و هەمویان سەرقاڵی پرۆژە یاسان، هەمویان سەرقاڵی ئەوەن کە بگەن بە ئەنجامێک بۆی کێشەکان چارەسەر بکرێت، بەڵام ئاسۆی چارەسەر بەدی ناکرێت. جەنابتان لەو بارەیەوە چیڵێن؟ لە ڕاستیە واقعەکە وەکو بەڕێزت ئاماژەت پێدا هەمووان لە گفتوگۆکان لە لێدوانەکان لە ئەنجامی کۆبنەوەکان هەمویان باز دەواکەن کە لە هەوڵی چارەسەرکردنی قەیرانەکانی کوردستانان و کێشەکانی خەڵکی کوردستانن. بەڵام دەرەنجام ئەوەی کە ئەبینرێت تا ئێستا لە حقیقەتە ئێمە ناتوانین هیچ هەنگاوێکی عملی ببینین کە بەرەو ئاڕاستەی چارەسەرکردنی کێشەکان بێت یان دڵخۆشکەر بێت کە لە ئایندەیەکی نزیکدا بەرهەمی ئەم کۆبوونەوانە ئەنجامێکی سەڵ باشی لێ چاوەڕوانەکرێ. ناکرێ ئەمە بە حقیقەت گەشتبین بین لێرەوە بە ڕای من پێویستە خەڵکی کوردستان بە شێوازی جۆراوجۆری مەدەنیانە فشار بخاتە سەر سەرکردە سیاسەکانی حیزبە سیاسەکان بە هەمویانەوە بۆ ئەوەی چیتر لە حقیقەتە واز لە ئەوە بێنن کە تەنها لایەنێک خۆی بەڕاست بزانێ و لایەنەکانی تر هەمووی بە هەڵە بزانێت لە پێژیارەکانیان وەک پرەنسیپی گفتوگۆ و پرەنسیپی دانوستان لە نێوانی یەکترینیان واتە دابەزین لە ئاستی ئەو خواستانەی کە تۆ هەتە بەرامبەر لایەنەکەی تر بۆ ئەوەی بگەیتە خاڵێکی هاوبەش. بەڵام تا ئێستا ئەوەی ئێمە ئەیبینین هەر یەکە لەو لایەنە دژەکان لەسەر سەقفی داواکاریەکانی خۆیان ماونەتەوە. هەتا ئێستا ئەوەندەی کە ئەبیسترێ و ئەوترێ هیچ لایەنێک لەو لایەنانەی کە بەر لە ساڵێک لە ئێستەوە بەرامبەر یەکتری پرۆژەی جیاوازیان هەبووە هیچ کامێک لەوانە لە خاڵە سەرەکیەکانی خۆیان نەهاتووە. بەڵێ دکتۆر ئەوترێت لە سیاسەتدا شتێک نییە ناوی گەشتبینی و ڕەشبینی بێ، بەڵام باس لەوە کرێت کە یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان نەخشە ڕێگاکەیان خەریکی ئێستا سەرقاڵی سەرکردایەتی یا بەش سەرقاڵی ئەوەیە کە نەخشە ڕێگایەک بخەنە بەردەم لایەنە سیاسیەکان. یعنی باس لەوە کرێت کە لە نەخشە ڕێگاکە ئاماژە بەوە دراوە کە کێشەکان چارەسەر بکرێت، لایەنەکان لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ ببنەوە و دۆخی ئابووری هاوڵاتیان هەرێمی کوردستان لە دۆخێکی مەترسیداردای هاوڵاتیان لەوە زیاتر بەرگە ناگرن بگرێت زۆر زیاتر لە توانای خۆیان بەرگەیان گرتووە. یعنی دووبارەیەکەمەوە شتێک نییە لە سیاسەتدا ناوی گەشتبینی بێ، بەڵام تا چەند گەشتبینی بەوەی کە ئەم نەخشە ڕێگایە بتوانێت لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە. ئەمانە هەموو پەیوی جوانن. هەر لە یەکەم ڕۆژیشەوە لە حقیقەتە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەو ڕێکەوتنامەیان ئیمزا کرد، چەند جارێک ڕێکەوتنامەکەیان بڵاو کردەوە، چەند جارێک لە دوانی بەرپرسە باڵەکانی ئەو دوو بزوتنەوە و یەکێتی نیشتیمانی بڵاو کرایەوە کە هەمویان پەیوی جوان و دڵخۆشکردن و کرۆکی ڕێکەوتنامەکە وا داڕێژراوە کە چارەسەری کێشەکانی خەڵکی کوردستان بکە. بەڵام هەمووان ئەزانین کێشەکە تەنها بە یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان چارەسەر ناکرێت. لایەنی بەرامبەر کە پارتی دیموکراتی کوردستانە لە یەکەم ڕۆژەوە ئەو ڕای خۆی وەکو ڕازی نەبوون یان دردۆنگی لەو ڕێکەوتنە ڕاگەیاندووە و تا ئێستا لە بەرواری ئیمزاکردنی ڕێکەوتنەوەکە تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان هەنگاوێکی بۆ هەماهەنگی لە نێوانی ئەو دوو هێزە نەناوە و ئێمەژە بێ ئەو حقیقەتەمان لەبەر چاوێ بە خەڵکی کوردستانیش بزانن کە بەبێ ڕێکەوتنی هەرسێ لایەنەکە واتە یەکێتی و گۆڕان و پارتی بەبێ ڕێکەوتنی هەرسێکیان هیچ هەنگاوێکی جددی بۆ چارەسەری کێشەکان ناندرێ، واتە هیچ یەکێکیان ناتوانن بە تەنیا بڵێن ئێمە
پرۆژەیەکی مژدەبەخشە هەین بە خەڵکی کوردستان و دوایی سەرکەوتنی پرۆژەکە وا لێک بدرێتەوە کە ئەو هێزە ویلایەنە بوو توانی کێشەکانی کوردستان چارەسەر بکە. ئەم کێشەیە بەڕێکەوتنی هەرسێکیان بە تایبەتی و ئەنجا دوولایەنەکەی تر چارەسەر ئەکرێ. بەڵام تا ئێستا ئەوەی ئێمە ئەیبینین ئەم سێلایەنەواتە یەکێتی و گۆڕان لەلایەک و پارتی دیموکراتی کوردستان لەلایەکەی تر دانەنیشتون بەیەکەوە مناقەشە و گفتوگۆی نەخشەڕێگایەکی جدی لە سەرەتای قسەکانمە ئاماژەم بەوەدا کە یەکێتی و گۆڕان باسییان لەوە کردووە و هەمیشە دووبارەیان کردوێتەوە کە ئەوان لەگەڵ ئەوەن کە چارەسەری کێشەکان بکرێ. لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە جەخت لەسەر چارەسەرکردنی کێشەکان بە گفتوگۆ کراوەتەوە. ئەنی من دووبارەیەکەمەوە ئەمڕۆ لە بەلاغی کۆتایی کۆبوونەوەی یەکگرتو و کۆمەڵە دیسان باسیەوە کراوە کە جەخت لەسەر چارەسەرکردنی کێشەکان ئەکرێتەوە. بەڵام ئەم پێنج لایەنە سەرەکی کوردستان بێئاگان لە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تۆ لە قسەکان تا باست لە فشار کرد. یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چ جۆرە فشارێک بکەن لە کاتێکە بایکۆتیان تاقی کردوتەوە، هاتنە سەر شەقامیان تاقی کردوتەوە. لە 2011 هەفتەی شوباتمان بینیوە وەکو چاودێران باسی یەکەن تەنها شەهیدبوونی ژمارەیە کاوڵاتی لێکەوتۆتەوە و ئەنجامێکی ئەوتۆی بەدەست نەیەناوە. هەر وعد و بەڵێنێک لەو کاتەشا دراوە تەنها لەسەر مەرەکەبی سەر قاغەز بۆ و ئەنجامی دیار نەبووە. هاوڵاتیان لە ئێستاە چی بکەن؟ ڕوو لەکوێ بکەن؟ بەڵێ لە ڕاستیە کاک یادگار ئەو فشارە مەدەنیانە کە کراوە لە بە تایبەتی ناوچەیەکی دیاریکراوە بووە لە زۆنێکی دیاریکراوە بە سەرجەم هەرێمی کوردستانی نەگرتوێتەوە، بەڵام ئەمڕۆ قەیرانەکە بەرۆکی هەموو خەڵکی کوردستانی گرتوێتەوە. بۆ نمونە پێشمەرگەیەکی خانەنشین، پێشمەرگەی ئەیلول بێ، گوڵان بێ، شۆڕشی نوێ بێ، ئەمڕۆ موچەکەی وەرناگرێ. واتە هەموو کوردستان لە قەیرانایە. بۆیە لە حقیقەتە ئەگەر فشارێکی مەدەنی هەبێ بێ لە هەموو کوردستانەوە فشارێکی مەدەنی دروست بکرێن، نەوەک لە ناحیەیە قەزایەک شارێکە تا وا لێک بدرێتەوە کامە دەست پشتیوانێکی سیاسی لایەنێکی لەگەڵا دژی لایەنێک. ئەمڕۆ داخوازەکان خواستی گەلین، خواستی خەڵکن بەڕاستی، خواستی حیزب نین. بۆیە ئەبێ ئەو فشارانش فوارێ ڕەنی حیزبیان پێوە نەبێ حیزبێک بەرامبەر بە حیزبێکی تر، بەڵکو بەرامبەر بە حکوومەتێکەوە ئەمڕۆ بەرامبەر کۆمەڵە قەیران وەستاوەتەوە خەڵک متمانەی بۆ حکوومەتە نییە. ئەجا مەرج نییە کە ئەوە لە سەد ڕاست بێ، بەڵام تا ئێستا نەتوانراوە حکوومەت هەرێمی کوردستان متمانە بۆ خەڵک بگەڕێنێتەوە بڵێ ئەمە دۆخە ئابوووریەکەی منە، ئەوە هەموو داهاتەکانمە، ئەوە ئەمە هەموو لایەنەکان لێ بەرپرسین دکتۆر ئەوەی کە حکوومەت لەناو خەڵکا متمانەی نەماوە. بێگومان هەموو لایەنەکان لی بەرپرسن بە پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی یەکەم، بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرەجەی دووەم، بە بزوتنەوەی گۆڕان کە تا ساڵی مانگی دەی ساڵی پار لە دەسەڵاتە بۆ بە بزوتنەوەی گۆڕان، بە کۆمەڵی ئیسلامی، بە یەکگرتووی ئیسلامی، هەر یەکەیان بە پێی پشکی خۆی. لەبەرەوەی ئەم حیزبانە لە کاتێکا لە دەسەڵاتە بوون هیچیان نکۆڵی و ناڕازی بوونیان لەسەر بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش نەکردووە کە لە کاتێکا کە تا ئێستاش تا ئەم دەقەیەکە من و تۆ گفتوگۆی تیاکەین لە حکوومەتان. بەڵێ وایە، بەڵێ ڕاستە. لەبەرەوە هەمویان بە حقیقت وەکو پوتم پشکیان هەیە لەمە ناکرێتەنها ئێمە ڕووی قسە و گلەیمان لە لایەنێکی سیاسی بە هەموو لایەنەکان، بەڵام لایەنێک بەرپرسیارەتەکەی زیاترە و ئێستاش ئەگەر بە شێوەیەکی گشتگیر تر قسە بکەین کلیلی چارەسەرەکانی قەیرانیش لە حقیقەتە ئەتوانین بڵێن بەدەستی بەڕێز مەسعود بارزانیەوەیە چۆن کە ئەو سەرۆکی هەرێمی کوردستانە کە ئەو ئەبێ ئێستا چی بکات؟ دەسەڵاتی یەکەمی تەنفیزی دەسەڵاتی یەکەمی تەنفیزی هەیە. دکتۆر لە ئێستای باس لەواکرێ کە دکتۆر فواد حوسێن وەکو نوێنەری بارزانی سەردانی لایەنەکانی کردووە لە سلێمانی، یعنی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە زیاتر لە جارێک کۆبووتەوە و بە پێ و زانیاریانەی من پێش بەرنامەکە دەستم کەوت باس لەواکرێت کە دیسانەوە سەردانیان نەکاتەوە. ئایا ئەم هەنگاوەی بارزانی کافیە لە ئێستایە یان ئەبێ شتی تر بکرێت؟ ڕاستیان من ڕێزم بۆ هەموو هەنگاوەکان هەیە، بەڵام لە حقیقەتە ئەگەر ویستی چارەسەری قەیرانەکان جدی بێ، نەکۆبوونەوەی ئەوێ، نەناردنی وەفدی ئەوێ، بەڵکو بە ڕێز بارزانی چۆن ئەتوانێ بە بڕیارێکی خۆی کلیلی دەرگای مکۆڵکراوی قەیرانەکان بکاتەوە کە ئەویش هەمومان ئەزانین ئەو قەیرانە بە شێوەیەکی گشتگیرتر لە داخستنی دەرگای پەرلەمانەوە پیا بووە. بۆیە ئەکرێ ئێمە و دەرگایە بکەینەوە دواتر لەسەر وردەواڵەکانی تر هەمووی لەوێەوە یەک بە یەک چارەسەری کێشەکان بکەین و ناکرێ ئێمە دکتۆر ئەگەر هاوڵاتیە گوێی لە جەنابەت بێت، ئەگەر بینەرێک لەم دەقەیە گوێی لە جەنابەت بێ ئەڵێت لە دوای ڕاپەڕینەوە ئێمە دەرگای پەرلەمان بەردەوام کراوە بووە. باشە بەردەوام پەرلەمان خەریکی نازانم خەریکی دەرکردنی پرۆژە یاسا و خەریکی
چاودێریەکی شەرمنانە بووە بەسەردام و دەستگاکانی حکوومەتەوە بەڵام دۆخی هاوڵاتیان هەرم دۆخە بووە. پێت وایە گەر پەرلەمان ئاکتیو بێتەوە چالاک بکرێتەوە کارا بکرێتەوە عسای موسای پێ عسای سحری پێ بتوانێت کێشەکان چارەسەر بکە یاخود کێشەکان لە جێگایەکی ترن. نەخێ لە ڕاستیە دۆخی هەرێمی کوردستان هەرگیز وەکو ئێستا نەبووە. ئێستا دۆخەکە ێزگار قورسە بۆ خەڵکی کوردستان. ئێمە هەمومان ئەزانین دۆخی کوردستان لە ساڵانی دوای 2004 و 2005 تا 2014 بە هیچ شێوەیەک وەکو ئێستا نەبووە. واری دۆخی ئابووری ڕاستە شەڕی داعش و نزم بوونەوەی داهاتی نەوت زۆر بەزمیێنایە کوردستان و زۆر قەیرانی دروست کرد بەڵام لە ڕاستیە دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستان دەرگاکەی داخرا ئێستا چۆن ئەڵەی شتێکی شەرعی شتێکی فەرمی لە کوردستانە نەماوە بەڵکو تەنها کۆمەڵی دەستگا کە ئیدارەدانی ئیشی ڕۆژانە ئەکەن نە شەفافیت نە چاودێری وەکو وتم ئەمانە ناتوانانی تۆ بڵێ سەڵات چەند ڕاستنیان نین بەڵام هاوڵاتی هەست بە ئەوە ناکات. جاران کە لە پەرلەمانی کوردستان هەبوو لانی کەم ئەتوانرا بە شێوازێک لە شێوازەکان تۆ کارەکانی حکوومەت ببینی ببیستی بەرچاوڕوونێک زیاتر بوو کردنەوەی پەرلەمان مانای ئەوە نییە کە ئەو کێشەکان لێوە چارەسەر بێ نەخیر مانای ئەوەی ئیتر دانیشتی جددی بۆ چارەسەری قەیرانەکانی کە پێشتریش هەبوون بکرێت. لەبەرەوەی ئێستا ڕەوشی کوردستان گۆڕاوە. جاران پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەژێر ڕێکەوتنامەی استراتیجیا حکمی هەرێمی کوردستانیان کردووە بۆ خۆیان بەرنامەی سیاسی هەرێمیان داڕشتووە و لایەنەکانی تر کە بەشداری حکوومەتیان کردووە پشکی وەزارەتیان داونەتێ. ئەمە تا 2009 وا بوو. لە دوای 2009 کە بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی جیابەوە لایەنی بڕیاربەدەست لە هەرێمی کوردستان بووە پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتی فعلی لای پارتی دیموکراتی کوردستان بووە. ئەو پشکی بەلایەنەکانی ترداوە تەنانەت بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە. بەڵام بەرپرسانی یەکێتی نیشتیمانی دکتۆر دڵشاد جەنابتان چ لە ڕابردوو چ لە ئێستادا بەرپرسیارەتیتانە بۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی بۆچی هەمیشە کە باس سەکرێت یعنی باس لەوە ئەکرێت کە یەکێتی و پارتی هەر چۆن لە دوای ڕاپەڕینەوە 50 بە 50 ناویانە وەکو یەک پشکیان هەبووە لە نەعەدالەتیەکان لە گەندەڵیەکان لە خراپبوونی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە وتویانە ئێمە هەرگیز لە هیچ لایەنێ قبول ناکەین هەر گەر بتوانمە و دەستەواژەیە بەکاربێنم سوالمان پێ بکە خێرمان پێ بکە بەڵکو ئەمان بەشدارێکی فعلی بوون لە ناو حکوومەت. بۆچی بەس پارتی دیموکراتی کوردستان بە دیاریکراوی باسەکرێت کە بەرپرسی تەواوی دۆخەکانە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان لەکوێی هاوکێشەکەدایە؟ من نەموتووە ببوورە من نەموت پارتی بەرپرسی یەکەم تەواوە من ئەڵم بەرپرسی یەکەمە بەرپرسی دووەم یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەبێ ئەو ڕاستیە بۆ خەڵک ڕوونکەینەوە و بۆ ئەندامانی خۆشمان. ئێمە لە دوای 2009 ناتوانین بڵێن یەکێتی 50-50 لە دەسەڵاتە بووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە و هەمیشە لە دوای بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی جیابەوە هەیەکێتی بووە هێزی دووەم لە دەسەڵاتیشە پارتی هەمیشە بە ئێمە یەوت ئەگەر وەزیرەکانیشی بەقەدەر یەکتری بوو بێ وەکو چۆن ئەڵێ منەوە وەزیرە ماویتە تێ بەڵام لە حقیقەتا وەزارەتەکان کە بەرێ ئێمە کەوتون پۆست بوون بە تەواوی دەسەڵاتەوە نەبووە دەسەڵاتی فعلی لای پارتی بووە و من لێرەوە توانم تەنانەت ئەوە بڵێم لە کاتێکا کە ئێمە لە دوای 2009 پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بەر یەکێتی نیشتیمانی کەوت ئەوە وەکو پۆست درا بە یەکێتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەواوی دەسەڵاتەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی نەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئەمە حقیقەتە ڕەنگە هەمومان ئەو ڕاستیە نەڵین بەڵام من وەکو کەسێک کە لە حکوومەتە کارم کردو و لە سیاسەتە ئیشم کردو ئەوەم دەرەنجام بینیوە لەبەرەوەی ئێمە لە دەنگدانە لە پەرلەمانە نەمانتوانیوە بە هێندەی پارتی بین لەبەرەوە کاتێک پارتیش ئەو دەسەڵاتەمان لەگەڵ بەژەکات بە فعلی دەسەڵاتەکەمان ناداتێ و لە دوای 2014 کە حکوومەتی بنکەفراوان دروست بوو بینیمان ئەوە لەسەر بنەمای ڕێکەوتنی استراتیژی دروست نەبوو. ئەوە پارتی دیموکراتی کوردستان تاگلایانە گفتوگۆی لەگەڵ لایەنەکان کرد و پشکی دەدانێ ئەو وەزارەتانەی درایەکێتی ڕاستە ژمارەکەی بەقەدەر پارتیە بەڵام ئەو وەکو پۆست داوێتی بە تۆ ئەوە وەزیرێک بۆ تۆ ئەوە نەک بەر لە بەڕێوە بردن و بڕیاردانی فعلی بەقەدەر خۆی هەتبێ نەخیر ئەمە ئەبێ ئێمە پۆست جیا بکەینەوە دەسەڵات مەرج نییە ئەوەی پۆستی هەبوو دەسەڵاتی بەڕێوەبردنی ئەو پۆستەشی هەبێ و لە ڕابردووشا و لە ئێساشە ئەوە ئەبینین کە چەندەها کەس پۆستیان پڕکردەوە دەسەڵاتیشان نییە. بۆیە
کلیری چارەسەری قەیرانەکان ئێستا ژەڵێمەوە لای بەڕێز مەسعود بارزانیە کە دەسەڵاتی یەکەمی هەرێمی کوردستانی هەیە ئەو ئەتوانێت دەست پێشخەری بکە ئەو ئەتوانێت لە سەقفی ئەو داوایانەی کە هەیەی لەلایەنەکانی تر کەمی بکاتەوە و ئەو ئەتوانێ هەموو ئەو لایەنانەی دکتۆر هاتنی نوێنەری بارزانی بۆ سەردانیکردنی لایەنەکان کاریگەری ئیجابیە بێت کاریگەری ئەرێنیە بێت بە بۆچوونی جەنابتان؟ ڕەنگە بۆ هێورکردنەوەی پەیوەندیەکان ڕەنگە بۆ ڕەوانەوەی هەندێک دڕدۆنگی باش بێ بەڵام لە ڕاستیە هەنگاوی عملی و هەنگاوی فعلی بەوە دەبێ وەکو وتم لە سەقفی داواکاریەکان بێنە خوارەوە ینی ئەو خەتە سوورانەی کە دانراون لە نێوانی پارتی دموکراتی کوردستان و بە تەحدید بڵێم هەندێک خەتی سوور دانراوە لە نێوانی پارتی و گۆڕان پێویستە ئەو خەتە سوورانە نەمێنن هیچ لایەکیان تەنها ئەرکی پارتیە یاخود تەنها ئەرکی گۆڕانە یان ئەرکی هەردوو لایەنە؟ من با بە سەراحەتتر بە ڕاشکاوانتر بڵێم لە لای پارتی دیموکراتی کوردستان خەتی سووردانراوە کە سەرۆکی پەرلەمانی کوردستان نابێ بگەڕێتەوە لە لای بزوتنەوەی گۆڕانیش خەتی سووردانراوە کە ئەبێ سەرۆکی هەرێمی کوردستان لەم ئێستادا دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە لە ئێستادا یاساکەی بگۆڕدرێ بۆ پەرلەمانی و کۆمەڵێک شتی تر ئەبێ ئەم دوو لایەنە بە تەواوی هەردووکیان بە ڕاشکاوانە تر لەگەڵ یەکتری دابریشن و لەسەر ئەم دوو خاڵە ڕێک بکەوە بگەنە خاڵێکی هاوبەش. دکتۆر بە پێی زانیاریەکانی ئێوە بزوتنەوەی گۆڕان ئێستا لەو خاڵە کشاوەتەوە یاخود ڕای گۆڕیوە کە بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان قبول نەکەن و تەنها دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە؟ لە ڕاستیا من ناتوانم لە بەلای بزوتنەوەی گۆڕانەوە قسە بکەم بە پێی زانیاریەکانی بەناوی ئەوانەوەنە ئەوەنەی من گوێبیستی بووم بەڵێ ئەوەنەی گوێبیستی بووم زۆر جار وتراوە بارزانی کێشە نیە وەکو شەخص بەڕاستی سیستەم کێشەیە ئێمە نامانەوێت بە شەخسانەی شتەکان بکەین بەڵام لە واقعیشدا بە شەخصە نەکراوە بەڵام ئەمە بۆیە من ناتوانم بەڕاستی ئێستا بڵێم ئەوان لەو خاڵە دابەزیونیان نا بەڵام گرێکوێرەکە و دەرگاداخستنی گفتوگۆکان لەوەوە هات کە سەرۆکی پەرلەمان نێردرایەوە ماڵەوە بۆیە بەگەر من نەموت گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان چارەسەری قەیرانەکانە بەزوی ئەڵێم و تووشم گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان کلیری کردنەوەی دەرگای کۆبوونەوەکان ئەکاتەوە کە ئەکرێت لەوێ لەسەر مێزی گفتوگۆکان تۆ باست لەوە کرد بۆی تازە بکرێتەوە یان نا بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان هەریەکە و لە کەلی خۆیەتی و کەسیان نایەنە خوارەوە هەردووکیان هێڵی سووریان بۆ یەکتر داناوە کەواتە ئەکرێ پێم بڵێ ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا ئەتوانێت چی بکات ئەکرێت چ کاریگەریەکی هەبێ بە حکمی ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانی لە مێژینەی پارتیە و هاوپەیمانی نوێی بزوتنەوەی گۆڕانیشە واتە کاریگەری لەسەر هەردوو لا هەیە یەکێتی ئێستا ئەتوانێت چی بکات؟ بەڵێ بەڕای من ئێستا دۆخەکە گۆڕاوە ئەکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە بەیەکەوە کە ئێستا هێزێکی هاوپەیمان و ڕێکەوتنامەیەک لە نێوانیانە هەیە ئەوان لە بەرچاو بێ کە ئەوان وەکو ئەو دوو هێزە وەکو یەک هێز بچنە گفتوگۆوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەکرێت ببن بە شەریکی فعلی لە دەسەڵاتە چونکە وەکو وتم لە 2009 هیچ یەکێک لەم دوو هێزە شەریکی فعلی دەسەڵات نەبوون لە 2009 دەسەڵاتی یەکەم پارتی بووە بەڵام دەکرێت ئێستا شەرحەکە دروست ببێتەوە لەبەرەوەی هاوسەنگی لە ڕووی دەنگ و جەماوەرەوە گەڕاوەتەوە بۆیان ئەکرێت ئەمەیان لە باتی ئەوە بێکە دڕدۆنگی بکەین لەسەر زۆرشتی تر چونکە هاوسەنگی دەسەڵات کە ئێستا ئەو دوو هێزە ئەتوانن بەرامبەر بە پارتی وەکو یەک لە دەسەڵاتا بن ئەکرێ ئەمە بێ بە هەوێنی چارەسەرکردنی زۆر کێشەی تر کە لە خەڵکی کوردستانی پێواتلێتەوە بۆیە من ئومێدم بەوەیە و ئەو گەشتبینەیە گەر بیبینم بەوە ئەیبینم کە ئێستا تەرازووی هێز لەبینی زۆنی زەرد و زۆنی سەوزی و نیلیا ئێستا تەوازونەکە هەیە بەڵام چۆن ئەم تەوازونە بەکار ئێنی لە گفتوگۆدا ئەمە گرنگە چۆن ئەم تەوازونە بەکارهێنی بۆ ئەوەی دەستبێنی بۆ خەڵکی کوردستان نازانن بەکاری بێنیان نایەنەوێ ئەم تەوازونە بەکاربێنن لایەن ناتوانم ڕاستیا من ناتوانم و ناژڵێم نازانەوانە هەموو خەڵکی سیاسەتمەدار و زۆربەی زۆریان بەپرسی ئێمە بوون و من ڕێزی کەواتە بەرژەوەندی حەزبی لە بەرژەوەندی هاوڵاتیان گەورەترە لای ئەوان من حەزەکەم یەک ڕاستی بڵم کە ڕەنگە تا ئێستا بەو شێوە دەستەواژەیە نەوترا بێ کاکە یادگار من ئەڵێم ویستی لایەنە دژەکانی کوردستان بۆ ناشرینترینکردنی یەکتر بۆ بەدێوکردنی یەکتر زۆر زیاترە لە ویستی چارەسەرکردنی قەیرانەکان کە خەڵکی کوردستانی پێوەتلێتەوە بەداخەوە ئەم ویستە کە وەکو مێردەزمەیەک لە ناخی لایەنە دژەکانی کوردستانە هەتا نەیکوژین هەتا ژەهری کوشندەی نەدەینێ ئێمە بەدەستی قەیرانی خەڵکی کوردستانەوە هەر ئەتلینەوە هەر چەند ساڵ جارێک و قەیرانێکی نوێمان بۆ دێتەوە بۆیە ئەبێ بە زۆر بە بوێرانە زۆر بە جەریئانە ئەو ویست و
ڕقا کە لە ناخی لایەنە دژەکانی کوردستان هەیە بکوژرێ لە پێناوی چارەسەری قەیرانەکان لە پێناوی هێنانەدی ئایندەیەکی گەشت بۆ کوردستان کە ئەمڕۆ زەمینەیەکی لەبار لە ئارادایە ڕەنگە ئەگەر لە خلالی چەند مانگێکی زۆر کەمنەی قۆزینەوە جارێکی تر ئەم خەڵکی کوردستانە تووشی گارەساتی زۆر لەوە مەزنتر بکەین کە لە مێژوودا بینیومانە بە شەرتێ خەڵکی کوردستان هەموو قوربانێکی داوە ئەو هێزە سیاسیانە هیچ بۆیان نییە منەت بەسەر خەڵکی کوردستانە بکەن بەعکسەوە ئەوان منەتباری خەڵکی کوردستانن لە نەبوونیدا تێریان کردن لە پێشمەرگایەتیدا دەرگای ماڵی خۆیان بۆ کردنەوە خۆیان بۆ کوژدان ئەوەندەی خەڵکی سیڤیلی کوردستان بۆ لە قوربانی شۆڕشەکان دکتۆر باس لەواکرێ ئەوچێت دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستادا دۆخێکی زۆر نالەبارە هاوڵاتیان گەشتونەتە ئەوەی کە ناوماڵی خۆیان ئەفرۆشن هاوڵاتیان گەشتونەتە ئەوەی کە مامۆستای زانکۆیە مهندسە یعنی ئەوانەی کە چاوەڕێی موچەن بەنیو موچەوە نەوەستان بەڕام موچەوە نەوەستان ئێستا هەر هیچیان نادەنێ ینی ئەگاتە کاتێک کە بیر تەچێتەوە تۆکەی موچە دووەرگرتووە یعنی دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێن بەو خراپیەی کە هەیە بەو سلبیەتەی کە ئەیبینی هێندە کاریگەری لەسەر لایەنەکان دانەناوە کە بتوان کێشەکان چارەسەرکەن لە کاتێک کە باس لەواکە کێشەکان بەو دەرەجەیە گەورە نین تەنها ئەوەیە لایەنەکان زیاتر لە فەیسبووکە ترسن و لە قاعدەی جەماوەری خۆیانە ترسن و بوون بەڕووی خۆیانەوە بۆیە نایەنەوێ ڕێککەون وەک وتم کێشەکان کلیدی چارەسەریان هەیە و کێشەکان ئەوەندە گەورەنین کە چارەسەر نەکرێن و هێشتا چۆنڵی ئومێدی چارەسەرکردن واتە هەنگاونان بۆ چارەسەرکردن ئەگەر بنرێز ئەو قورسیە نییە بەڵام بەداخەوە وەکو دیسان ئەڵێمەوە ئەو دەسەواژەی بەکارم هێنا ویستی ناشیریدرکردنی یەکتر بە دێوکردنی یەکتر زۆر زیاترە لە ویستی چارەسەرکردنی قەیرانەکان و بێباکی بەرامبەر بە معانات و هەست و نەستی خەڵکی کوردستان لە ڕاستیا گەشتە ڕادەیە کە ئیتر ئینسان ناتوانرێ بە هیچ دکتۆر دوا پرسیارە پێت وایە لایەنەکان بەم زوانە واز لە وەکو خۆت وتت واز لە ناشرینکردنی یەکتر و لە نێوان کەوانەیەکە واز لە بەدێوکردنی یەکتر بێنن بەم زوانە من ئومێ دەکەم و ئەبێ واز بێنن و دیسان ئەڵێمەوە ئەگەر ئێمە هەموو لایەک لە زاخۆوە تا خانەقین بەدەر لە ڕەنگی حیزبایەتی و بەڕوحێکی کوردانەی کوردایەتی بەڕوحێکی نیشتیمان پەروەریانە بەرەو ڕووی قەیرانەکان بینەوە ڕوو یەخەی بڕیار بەدەستی ئەمڕۆی کوردستان بگرین کە لە حقیقەتا من نابڵێم سەرکردەی حیزبەکانیە ئەو لە چونکە بڕیار بەدەستەکانی کوردستان دیارن و بەدەست ئەژمێردرێن یەخەی ئەوانە هەمویان بگیرێ کەیتر بەسە بەڕاستی ئەنی ڕق بێ ڕشتان قسە بێ کردان بەسە تاکەی شەڕ بێ کردان دەرەنجامەکانی چی بوون؟ دەرەنجامەکانی ئەوە نەهامەتی خەڵکی کوردستانە بەڵام کاتێک تاڵەبانی کە بوێرانە هەنگاو ئەنێ بۆ چارەسەری قەیرانەکان لە زەمانەکانی مێژوودا خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان و ئارامی و ئاسایشی بۆ خەڵکی کوردستان دەستەبەر کرد لە کاتێکا کە ئەو هەنگاوانە نانرێن نەهامەتی و ماڵوێرانی و جیرفان بەتاڵی و سکبرسی خەڵکی کوردستان دێتە ئاراوەک ئیتر کاتێتی ئەو ڕێبازەی تاڵەبانی گرتی بۆ چارەسەری قەیرانەکان کە بوێرانە بوو بەبێ جۆدانە ڕێی ئەندامەکانی حیزبەکەی خۆی مەکتەبی سیاسی حیزبەکەی خۆی هەڵسا بەرەو مەسیف ڕۆیشت بەرەو لای بارزانی ڕۆیشت و لەوێەوە بۆ چەند ساڵێک ئەم کوردستانە ئارام بوو ئەم کوردستانە خۆشگوزەران بوو بۆیە ئێستا من ئەڵێم کلیلی یەکەمی چارەسەرەکان لای بەڕێز بارزانیەکە بە هەنگاوی هەنگاوی تاڵەبانیانە با بڵێن بەڕاستی کەواتە دکتۆر بمبورە دوا پرسیاریشم لێکردی زۆر بە کورتی وەڵامم بەیتەوە گەر سەرکردەکانی هەرێمی کوردستان گەر بەرپرسی حزبەکان بەرپرسە باڵاکانی ناو حزبەکان هەنگاوی بوێرانە و جەریانە وەکو خۆت وتت نەنێن دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستا خراپترە بێت و کوردستانیش چیتر شامی شەریف نابێت بۆ هەتاتایە بۆ حزبەکان زۆر بە کورتی وەڵامم بەیتەوە بێگومان دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر خراپترە بێ دۆخی سیاسی زۆر خراپترە بێ و زۆر ئەگەری کارەساتبار چاوەڕێی خەڵکی کوردستانەکە کە دوای شەڕی داعش دوای گرتنەوەی موسڵ چاوەڕێی ئێماکەن بەڵێ سوپاس بۆ سیاست مەدار و چاودێری سیاسی دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان کە لە شاری سلێمانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو ئەزیزانم ناوبڕێک وەرەگرین و دوای ناوبڕەکە ئەگەڕینەوە لاتن بەڵێ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت باسی ڕۆژ بەردەوامە لە تەوەری دووهەمی ئەمەڵقەی باسی ڕۆژیشدا میوانداری نورەدین وەیسی دامەزرێنەر و بەڕێوەبەری گشتی کەناڵی کوردستان 24 دەکەین
وەکو ئاگادارن ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرزی نوێی کەناڵی کوردستان 24 بوو دوای نزیکەی 9 مانگ لە پەخشکردن و خزمەتکردن بە بینەری کورد ئەمڕۆ بۆ ئەوەی خزمەت بە چاوی بینەر خزمەت بە مێشک و هزری بینەر بکەن کەناڵەکە بڕیاریدا خۆی تازە بکاتەوە بە تەواوەتی بە کۆمەڵی بەرنامەی جیاواز بە کۆمەڵێک کاری جیاوازەوە ئەم شەو میوانداری بەڕێوەبەری گشتی کەناڵەکەمان کردووە بۆ قسەکردن لەسەر وەرزی نوێی کەناڵەکە و بەرنامەکانیان بۆ داهاتوو ئاوکات کاک نورەدین بڕیار وایە ئەم شەو وەڵامی کۆمەڵێک پرسیار بداتەوە سەبارەت بە کەناڵەکە سەبارەت بە پەیامەکانی کەناڵەکە سەبارەت بە ئەوەی ئەوترێت ئەم کەناڵێکی لایەندارە یاخود بێلایەنە تا چەنە سەر بەخۆن لە کارکردنە تا چەنە تەحەفوز و هێڵی سووریانەیە من زیاتر ناڵێم ئەچینە لای میوانەکەم و لە تەوەری دوم بەردەوامەمی کاک نورەدین بەخێر بێ بۆ باسی ڕۆژ ئەمێ بەو پرسیارە دەست پێ بکەم ئەمڕۆ ئێوە وەرزی نوێتان ڕاگەیاند پێم خۆشە بەبێەوەی بچتە ناو تەفاسیلەوە بە کورتی باسێکیەوەم بۆ بکەی ئێوە لە نۆمانگی ڕابردوودا چیتان کرد پەیامەکانتان تا چەنە ڕوون بوو تا چەنە بە بینەر و تاکی کورد گەشت و بە نیازی چین لە داهاتوە وەک دەزانین کوردستان 24 لە بارودۆخەشی سەختدا دەستی بە کارەکانی کرد و ئێمە بەڕاستی ینی بڕیار بوو تۆزێک درەنگتر دەست بە پەخش بکە بەڵام بەهۆی ئەوەی ئێمە لەژێر چەند فشارێکدا بووین بۆ نمونە ڕزگارکردنی شنگال بوو هەروەها ئەو کاتە دەنگواسی ئەوش هەبوو کە شەڕی مووسڵ دەست پێکات بۆیە پەخشی کوردستان 24 زووتر لە کاتی خۆی دەستی پێکرد دەتوانم بڵێم ئامادەکاریەکان وەکو پێویست نەکرابوون ئێستا بە کۆمەڵێک گۆڕانکاریەوە وەرزی نوێ دەست پێ دەکات ئەوەی کە ئێمە لەو نومانگەدا چیمان کردووە بەڕاستی ئەوە دەتوانم ئەو هەڵسەنگانە بۆ بینەران بەجێ بێڵم هەرچەندە پێم وایە نومانگ ئەوەندە نییە بتوانانی هەڵسەنجێران پێگەشت بێتەوە دیارە بڵێ ئێمە یەک لەوانەیە کە بەڕاستی هەمیشە دەمانەوێت بینەر بڕیار دەربێت وەک ینی ناتوانین بڵێن ئێمە یەکەمین و ئەگەر تەماشا ئێمە نەکەن کەس هیچ نابینێ ینی لە کوردستان بە خۆت دەزانی ڕیتینگ یان پلەبەندی میدیایی نییە وەکو ئەوروپایان ئەمریکا ینی هیچ دەستگایەک نییە بۆ ئەوی دیاری بکات سێت تەلەڤیزیۆنێک زۆرترین بینەری هەیە وەک لە دنیادا هەیە بەڵام ئێمە دەتوانین بڵێن لە چەند خاڵێکدا سەرکەوتین لەوەی کە بۆ نمونە لە چەندین جاردا بووینە سەرچاوەی ئاژانسەکانی دنیا تەلەڤیزیۆنەکان دەستگاکانی نێودەوڵەتی کوردستان 24 بووە سەرچاوی سەرەکی ئەو دەستگایانە لە کاتێکدا ینی وەک جاران تەنانەت میدیای کوردی بۆ هەواڵی ناوخۆیش پشتی بە میدیای جیهانی دەبست بەڵام ئێستا بە پێسەوانەوە میدیای جیهانی پیش بە میدیایکی کوردی دەبستێت بەنیاز لە وەرزی نوێ ئەمە فراوانتر خاڵێکی دیکە دەتوانم بڵێم کە ئێمە شانازی پێوە دەکەین ئێمە دەتوانین بڵێن دەنجی بەهێزی پێشمەرگە بووین لەبەرەکانی شەڕ بووین بەردەوام هێزی سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە لە کوردستان 24 نیشاندراوە و هێزی پێشمەرگە زۆر بە ستایشەوە باسی ڕۆڵی کوردستان 24 دەکات کە ئەوە بۆ ئێمە جێی شانازیە بەڵام بەگشتی ئێمە پێمان وایە بە بینەر خۆی بڕیار بدات کە ئایا ئێمە تا ئاستێک توانیمانە لەو پەیامەی کە هەمانە بیگەێنێ بڵێ لە وەرزی نوێدا جگە لە زیادکردنی بەرنامەکان جگە لە هێنانی کۆمەڵێک دەموچاوی نوێ جگە لە زیادکردنی ژماری پەیامنێرەکانتان لەسەر ئاستی کوردستان و جیهانیش چیترتان کردووە کەوا بکەن بینەری کورد تاکی کورد بۆ لای کەناڵەکە ڕابکێشن و سەرنجی ڕابکێشن ڕاستی هێنە گۆڕانکاری کراوە لە بواری گرافیکەوە بێ یان لە بواری چەند بەرنامەیەکی تازە بێ کە یەکێک لە بەرنامە گرنگەکان بەلای من ئەوەیە کە بەرنامەی ڕێی بەرەو سەربەخۆیی کە ئێمە هەوڵمانداوە لەو بەرنمەیەدا ئەزمموی ئەو وڵاتانەی کە تازە سەربەخۆ بوون یان چەند ساڵێک کە سەربەخۆ بوون بگوازینەوە کوردستان 24 چووەتە ئەو شوێنانە و ینی ئاستەنگەکانی بەردەم سەربەخۆیی و دوای سەربەخۆیی دەمانەوێت بۆ بینەری کوردی بگوازینەوە بە تایبەتیش لەم قۆناغی ئێستادا کە کوردستان لە سەروبەندی ئەوەیە کە بەرەو سەربەخۆیی بڕوات
و یەکێک لە پەیامە سەرچەکانی کوردستان 24ش ئەوەیە کە پەرە بە هیزری سربەخۆیی بێگومان لە چوارچێوەی ستانداردەکانی کاری ڕۆژنەمەوانی پەرە بە هیزری باست لە سربەخۆیی کرد ئەمە ڕەبتی بکەمەوە بەلایەنێکی تری کاری کەناڵی تەلەڤیزیۆنیەوە وەکووە بینی لە کەناڵەکانە بەگشتی لە کەناڵەکانە هەمیشە باس لەوە کراوە کە کار لەسەر ئەوە کرێ کە لایەنەکان لە یەک نزیک بکەنەوە خاڵە جیاوازەکان کاڵ بکەنەوە و خاڵە لێکچۆکان چۆن بڵێ تۆخ بکەنەوە ئێوە وەکووەزانن بەبێ بوونی تەبایی نێوان لایەنەکان سربەخۆیی هەندێک ئەستەمە بێت چکە تۆ پێویست بە پاڵپشتی دەرەکیە بێت لە ناوەخۆ تۆ خەریکی ئەوە بیبەیەکەوە بەی سربەخۆی ناکرێت لە ڕێگەی بەرنامەکانتانەوە هەوڵی ئەوە ئەدەن لە وەرزی نوێدا کە خاڵە لێکچووەکان تۆخ بکەنەوە ئێمە لە سەرەتای یعنی یەکشێک لە تایبەتمەندیەکانی کوردستان 24 ئەوەیە کە ئێمە ینی شێوازی یان ستایلی کارکردنمان ستایلێکی نەرمە هەرگیز لەگەڵ ئەوە نین ینی هەڵسوون توندوتیژی یان ینی ئیسیفزاسکردن ینی بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوودا کە لە میدیاکاندا زۆردار دەبینین کە لە زیاتی ئەوەی کە تێبینی دەکرێت زیاتر لە میدیای عەرەبی یان میدیای ینی کوردیش بەم دوایانە لاسایی کردەوە بەڕاستی بۆ ئەوەی کە زۆر بە شێواز ینی وا هەز دەکەن کە ئەگەر میوانێک کات پێویستە تێک بشکێنرێ من دێمە سەرباسیەوە کاک نورەدین بەڵام یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوە بووە کە ئێمە هەوڵماندا بە زمانێکی نەرم بە زمانێکی سەردەمیانە ینی بە زمانی دایالۆژی ڕاستەخینە گفتوگۆ بکەین کێشەکان باس بکرێت و جێی زۆر خۆشحاڵیشە کە تا ئێستا هەموو لایەنەکان ینی بە جیاوازی بیر و بۆچوونیانەوە پێشوازیان لە کوردستان 24 کردیە یعنی هیچ لایەنێک نییە نە لە باکوور نە لە باشوور نە لە ڕۆژاوا نە لە ڕۆژهەڵات هیچ لایەنێک نییە بایکۆتی ئێمە کردبێت ینی هەمویان پێشوازێکی گەرمەکەن و ئێمەش ینی دەرگامان کراوە بۆ هەموو بۆچوونەکان بێگومان لە چوارچێوێکی شارستانیانە ینی باشوازە شارستانی کە هەموو لایەنەکان بە شێوەیەک لە شێوەکان پێشوازیان کردووە لە کردنەوەی کوردستان 24 و لەو فترێش کە ئیشی کردووە هەستەکەن ئێوە پەیامەکانتان هێندە ڕوون بوو بێت گەشت بێت ڕاستی ئێمە لە لای خۆمانەوە ئێمە دەستگایکی ڕاگەیاندنی ینی ڕاستە ئێمە ستایلی کارکردنمان هەیە پەیامی خۆمان هەیە ینی هەوڵمان داوە ئەوەی ینی بۆمان بکرێ ئەو پەیامە یان ئەو زانیاریانێک کە پێویستە بگات یان ببینە دەواازەیەک بۆ ئاڵوگۆڕکردنی بیرروڕای نێوان لایەنەکان یان گەیاندنی پەیامی لایەنەکان گەیاندنی زانیاری بە هاوڵاتی هەرچەندە کارکردن لە کوردستانیش بەڕاستی ینی شتێکی ئەوەندە ئاسان نییە بە تایبەتیش کە مێژووی تەلەڤیزیۆن یان پیشەسازی تەلەڤیزیۆن لە کوردستان بەو شێوازە نوێیە بەڕاستی ینی مێژوویەکی ئەوەندە زۆر نییە ینی چەند ساڵێکە بە ستایلێکی تازە دەتوانین بڵین تەلەڤیزیۆن دەستی بەکارەکان کردووە بۆیە لە مێشی جەماوەر خەڵک نیمسە ستایلێک چەسبیوە ینی پێیان وایە ئەگەر تۆ یەکێکت میوانەکەت هێنە ئەگەر ینی دانەباریە سەری یان بە هەموو شوێک هێرشی نەکەی سەری تۆ نەیشێنی بەڕاستی بەداخەوە ینی هەندێک ڕۆژنامەنووسی کورد پێی وایە ئەگەر پێی وایە تەنها یەک زارە ئیتر کە میوانەکە هات جارش کە پێویستە هەرنێتەوە ینی ئێمە بەو شێوازە کار ناکەین ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ ئەوە شاکاردین لەگەڵ ئەوەشا کە ئێوە شێوازێکی نەرم و هادئتان گرتوۆتە بەر بۆ ئەوەی کارەکانتان بکەن لەگەڵ ئەوەشا قسە لەسەرەوە کرێت کە کوردستان 24 کەناڵێکی لایەندارە و سربەخۆ نییە هەر بۆیە ئەبینی هەندێک جار تەحەفوز هەیە لەلایەن هەندێک کەسەوە هەندێک شخصەوە بۆ نمونە ئەترسێ بێتە کەناڵەکە بۆ نە بە ئەجندای لایەنێک تەعاملی لەگەڵا بکرێت پێم خۆشە ڕوونکردنەوەیەک لەسەرەوە بیت و پەیامێکیش بنێری بۆ ئەو لایەنانە ئەوەندەی لە داهاتوە لە نۆمانجی ڕابردوو بۆ پێشتریش گوتم بە خۆشحاڵیەوە هیچ تەحەفوزێک لەلایەن هیچ لایەنێکەوە ینی ئەوەندەی پەیوەندی پێوەکرابێ کە میوانداری بکرێت هیچ لایەنێک تەحەفوزی دەرنەبڕیوە زۆر بە خۆشحاڵیەوە بەشداری کردووە بەڵام مەسەرەی ینی سەربەخۆی و بێلایەنی ئەو شتانە بەڕاستی لە کوردستان سەردەما ینی چەند ساڵێکە تا ئێستاش بەردەوامە گفتوگویەکی زۆر بیزانتیانە نا ینی کە لێک نەگەیشتن لەسەر ئەوەی چێ سەربەخۆی و چێ بێلایەنە و ئیتر هەر کەسە و
ئەو دەڵێ من بێلایەن و من تاکە بێلایەن و ئەو دەڵێ من سەر بەخۆم ینی لە گرنگ مەسەلە میدیا زانستە چۆن بۆ نمونە هەواڵ دەنووسی چۆن دیمانە دەکەی چۆن راپۆر دەکەی مەرز نییە هەر دەستگایەک ئەگەر لە ڕووی دەستگایکی میدیایی ئەگەر لە ڕووی داراییەوە سربەخۆ بێت مانای وایە دەستگایکی بێلایەنە نەخێر تۆ دەکرێت دەستگایەکی بێلایەنیشبی بەڵام لە ڕووی مادیەوە بڵێن هەرچەندە من پێم وایە لە کوردستان و لە هیچ شوێنەشیش میدیای سربەخۆ نییە میدیای بێلایەن نییە بەڵام باس لەواکرێ ئەوترێت کەناڵێک لە ئێستادا لە لووتکەی کارەکانی خۆیەتی لە لووتکەی گەشەکردن و درەوشانەوەی خۆیەتی و هەرێمی کوردستان لە قەیرانە ئەمە چۆن ئەکرێت ڕەبتیکەینەوە ئێمە ئەو پرۆژێ بێگومان پێش بێنی ئەو سەرەتای دەستپێکردنی قەیرانەکە ئەو پرۆژێ دەستی بێنی ئەو پرۆژێ ئەوانەی شارەزای باریک دامەزرانی تەلەڤیزیۆن دەزانێت تەلەڤیزیۆن بە شەو ڕۆژێکدا نامەزرێت ئەوە بیرکردنەوەی زۆری دەوێت پرۆژەی زۆری دەوێت بەڵام بابێمە سەر کرۆشی مەسەلەکە ینی خۆ تەلەڤیزیۆنی دیکەش هەر چەند مانجێک لەمەوە بەرکراونەتەوە ئێستا دەبێت نیشانەی پرسیار لەسەر ئەوانیشدا بنرێت کە لەو قەیرانە سەختە ئێستا چۆن دامەزران بەڵام ینی بۆ نمونە زۆر جار لەوانەیە پرسیاری ئەوە بکرێ ئێوە نزیکن لە فلان لایەن با بەوردیش بڵێم پارتی دیموکراتی ئەو پرسیارێکی منە ئەو پرسیارێکی منە ینی باس لەواکرێ ئەوترێ ئێوە کەناڵێکی نزیک لە پارتی دیموکراتی کوردستانن خەریکی جێبەجێکردنی ئەو ئەجێندایەنن کە پارتی دیموکراتی کوردستان پێی خۆشە و ڕای لەسەرەتی بڵێ ئێمە ینی بینە سەر بەڕاشکاوی قسە بکەین لە کوردستان ینی نزیکی و نانزیکی چێ هەیە نزیک نەبێ ینی دەستگایەکەم پێ بڵێ ئێستا خەڵکی کوردستانیش بای ئەوەندە تێگەیشتووە ینی بزانێ هەر دەمت کردەوە ئەزانی تۆ نزیشی لە فلان لە فلان گرنگ ئەوە نییە گرنگ ئەوەیە تۆ بە چ پەیامێکەوە کار دەکەی ئێمە وەک گوتم لە نێومانجی ڕابردوودا هەموو لایەنەکانمان کۆ کردوێتەوە هەموو لایەنەکان هاتوون بە ئازادی قسەی خۆیان کردەوە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان ئێستا چێشەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەموو سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان و دەیان جار هاتوونە سەر ئەو تەلەڤیزیۆنە بە ئاشکرا وتویانە مەسعود بارزانی سەرۆک هەرێمی کوردستان نییە کە ئەوە جیاوازە لەو پەیامی ئێمە کە ئێمە پێمە وایە سەرۆک بارزانی سەرۆک هەرێمی کوردستانە بەڵام ئەوە هەرگیز ڕێگر نەبووە لەوەی کە گۆڕانیش بێ پەیامی خۆی بدات یەکێتی نیشتمانی پەکەکە ڕۆژئاوا قسەکەی تۆەوەیە کە گرنگ نییە لە گرنگە لە چ لایەنێکەوە نزیکی گرنگەوەیە چۆن بەڵێ ئێمن پەیامەکەتەکەی بڵێ با نمونێکت پێ بڵێم ینی لە میدیای با زۆر دوور نەڕوین بڵێن دەتوان بڵێم لە میدیای ئەمریکیش بۆ نمونە هەموو خەڵک دەزانێت فۆکس نیوز کەناڵەکە نزیکە لە کۆماریەکان CNN کەناڵەکە زۆر نزیکە لە لۆبی زوولەکە هەر چەند ماوێک لەمەوبەر یەک لە بێژەرەکانی CNN ئۆکتافیا پاز کە تویتێکی کرد لە دژی ئیسرائیل یەکسەر لە کەناڵەکە دەرکرا لە وڵاتانی عەرەبی بۆ نمونە بەهێزترین دوو کەناڵی وڵاتانی عەرەبی ئەلجەزیرە و ئەلعەرەبیەن هەموو خەڵکیش دەزانێت سعودیە لە پێش ئەلعەرەبیەوەیە ئەلجەزیرە لە پێش قەتەر لە پێش ئەلجەزیرەوەیە یعنی نزیک بوون لە حیزبێک یان دەستگایەک یان دەوڵەتێک مەرج نییە ینی ئەوە بێت کە تۆ نەتوانی پەیامی خۆت بگەی نەتوانانی بە شێوەیەکی پرۆفشنال کار بکەی خۆ ئێستا لە کوردستان زۆر دەستگای حیزبیش هەیە زۆر میدیای حیزبیش هەیە زۆر ڕۆژنامە و تەلەڤیزیۆنی حیزبیش هەیە ئایا هەموو تەلەڤیزیۆن و ڕۆژنامە حیزبیەکان هەمویان ئاستیان وەکوویەکە نەخێر زۆر ڕۆژنامەی حیزبی هەیە باشترە ڕۆژنامێکی حیزبی تر زۆر تەلەڤیزیۆنی حیزبی تر هەیە باشترە تەلەڤیزیۆنێک کەواتە ئەوە دەمانگەێنێتە ئەوەی حیزبی بوون یان کارچەندە ئێمە حیزبینین ئێمە کەناڵێکی ینی کەرتی تایبەتین بەڵام ئەوەی کە ئێمە ناشارینەوە خەتێکە نزیک بوونتان لە پارتی دیموکراتی کوردستان وای کردووە هێڵی سوورتان هەبێت ئەو نزیکیە هەرگیز هێڵی سوور بۆ ئێمەدانەوە بەڵام بڵێ ئێمە هێڵی سوورمان هەیە هێڵی سوور ئێمە هەرگیز ڕێگا نادەین لەو تەلەڤیزیۆنە ئێمە لە بەرنامەکانی ئێمە لە سەکۆی تەلەڤیزیۆنی ئێمە سوکایەتی بە هیچ کەسێک بکرێت نەسوکایەتی بە پارتی دیموکراتی کوردستان بکرێت نەسوکایەتی بە گۆڕان بکرێت نەسوکایەتی بە یەکێتی یان پەکەکە یان هیچ حیزبێک بکرێت وە لە هەمان کاتدا ئێمە هەرگیز ڕێگا نادەین ینی بێگومان شتێک بڵاو بێتەوە کە ینی هاندانی تونند و تیژی تێدا بێت چاندنی تۆی ڕق و ینی ڕەگەزپەرستی یان هاندانی خەڵک بۆ تونند و تیژی سوکایەتی کردن ئەوانە بەڵێ هێڵی سوورن
بۆ شانازیش پێوە دەکەن کە لای ئێمە باشە باس لەو ینی من پێم خۆشە پرسیاری خەڵکت لێ بکەم ئەو پرسیارانەی کە لە من کراوە و پرسیارانەی کە لە فەیسبوک لە بە کۆمنت بۆتان نووسراوە قسەیەکی تر ئەوەیە ئاڵێ ئەوترێ ڕووی پەیامەکانتان ڕووی دەمتان ڕووی چالاکیەکانتان زیاتر یعنی چۆن بڵێ بۆ نەهر نمونەیەکی بەسیتە وترێ هەواڵی کرمانجیتان زیاترە کەمتر بەرەو سۆرانە زیاتر بەرەو بادینان و لایەنە کرمانجی و ئەو مەسەلانەیە ئەمەیان چۆنە چییە هەواڵی یان بەرنامە و هەواڵی کرمانجیمان زیاترە ئێمەەوە بەدەستکەوت دەزانین بە کەمی نازانین ینی بەڵام ئەوەی کە بۆچی وایە ئێمە ڕاستی تەنیا تەلەڤیزیۆنی هەولێر نین یان تەنیا تەلەڤیزیۆنی سلێمانی نین ئێمە هەوڵەدەین یان هەوڵشمان داوە ببینە بە تەلەڤیزیۆنی ببین بە تەلەڤیزیۆنی کوردستانی یعنی هەموو پارچەکانی کوردی وەک بینەرێک لە دیاربەکر هاوڕیان پێمەڵەن کاتم زۆر کەم ماوە ئەمەوێ پرسیارە بکەم باس لە واکرێک کە لە هەولێر و بۆ نمونە لە هەولێر و لە دەڤەری بادینان و دوهۆک و ئەو منتیقانە کەوتونەتە سەر پێی خۆتان بەڵام لە سلێمانی هێشتا وەکو پێویست لەسەر پێی خۆتانین لە بەرچاوگرتنی ئەو قسەی خۆت کەوتت ئێمە تەلەڤیزیۆنێکی کەناڵێکی کوردستانین لە خۆناغی داهاتوە چیتان بۆ سلێمانی پێ بێت و چەند زیاترە ینی باس لە خەم و کێشەکانی سلێمانی و گەرمیان و ئەو دەڤەرانە توانای خۆمان هەوڵمانداوە لە سلێمانی حزورێکی باشمان هەبێت بەڵام پێمان وایە لە ئاستی خواستی ئێمە نیە لە داهاتوودا بەرنامەی باشترمان هەیە ینی سلێمانی بە تایبەتی ئێستا چەقی ململانەی هەرێمی کوردستانە و شارێکی زۆر گرنگە پایتەختی ڕۆشنبیریە بێگومان لە وەرزی داهاتوودا کە ئێستا دەستی پێ کردووە گرنگجی و بایخەشی زۆر زیاتر زۆر بە کورتی وەڵام بیتەوە لەناو ئەو فەوزایی لە ئیعلامی کوردی بەگشتی هەیە ئێوە چۆن نتوانن جیاواز بن زۆر بە کورتی وەڵامم بیتەوە ئێمە هەوڵماندا وەک پێشتر باسم کرد ئێمە ستایلی کارکردنی خۆمان بە ینی ئەو هێڵە سوورانێک کە باسم کردن کە ینی قەدەغەبوونی سوکایەتیکردن بە خەڵک تونند و تیژی یان زمانی زبر لە تەلەڤیزیۆنی ئێمە نیە کە هەموو لایەنەکانیش باوەشیان بۆ کوردستان بیستوار کردوێتەوە ئەوە جیاوازی ئێمە لەگەڵ کەناڵێ زۆر سپاس بۆ کاک نورەدین وەیسی دامەزرێنەر و بەڕێوەبەری گشتی کەناڵی کوردستان 24 سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بینەرانی کەناڵەکەت بەخشی بینەرانی ئەزیزم لە ماوەی ڕابردوودا دوو تەوەری جیاوازم پێشکەشکردن لە باسی ڕۆژی ئەمڕۆدا کە یەکەم ئەڵقەی وەرزی نوێ بوو ڕێزی یادگار فایەق و تەواوی ستافی بەرنامەکە قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم ماڵتان ناوەدا.